يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، هەر یەکێک لە ئێمە لە جەنابتان لە ئیماندارانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم ئاواتەخوازین کە ڕۆژێک بە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بگەیشتینایە. ئەمساڵ کە حەج و عومرە نەبوو، ئێمە وەکو کوردستانیان دەیان و سەدان و هەزاران خەڵک هەیە خۆزگەی ئەوە دەخواز عومرەیەکی چەند ڕۆژی بە نسیب بوویایە. جا بگرە ئینسان ئەگەر سەحابەی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم و لە خزمەتیا کۆچ بکە، نیشتیمانی خۆی مەککە بەجێ بێڵ و بچێتە مەدینە. ئەم ئاواتانە بۆ ئێمە نین، نەدەبی بە سەحابە نە زەمەن دەگەڕێتەوە جارشکە بە خزمەت پێغەمبەر بگەی صلی الله عليه وسلم. ناوەتا بۆشت دەکرێ و دەرفەتی دەڕەخسێ، هەیە بەهۆی هەژاری و نەداریەوە، هەیە بەهۆی ئەم کۆڕۆنا و نەخۆشیانەوە ناتوانێت عومرەیەک بکە بچێتە مەککە و مەدینە. بەڵام ئەم ئیسلامە دینێکی ئەوەندە فراوانە، ڕەحمەتی خوا ئەوەندە زۆرە بۆ ئێمە خۆشەویستان، کاری خوا بۆ ئاسان کردوین. دەچمە خزمەت حەدیثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیمامی بوخاری بە ژمارە فەرموودەی 6484 و ئیمامی موسلیم بە ژمارە فەرموودەی 40 هێناوێتی. لە صحیحەینا فەرموودەکە هاتووە کە خۆشەویستمان حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم فەرموویەتی: المهاجر من هجر ما نهى الله عنه. کۆچ کردوو ئەو کەسەی کەوا لە مەککەوە لە خزمەت پێغەمبەرە صلی الله عليه وسلم چۆتە مەدینە پێی دەڵێن مهاجر. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێک لە ئومەتم حەز دەکا وەکو مهاجر خوا حسابی بۆ بکە، هەر کەسێ ئاواتە خوازە هەمیشە لە مەدینە لەگەڵ مندا بێ، من ئاوا حسابی بۆ دەکەم لە قیامەتەوە، خوا ئاوا ئەجری بۆ دەنووسێ، باواز لەو شتانە بێنێ کە خوا نەهی لێ کردووە. ئەو وەختەی لە ژیانە ڕۆژانە کە دەچیتە دەرەوە لە ماڵ و فرسەتێک دێتە پێشەوە حرامێک یەخەت پێ دەگرێ، تۆ لەبەر خاتری خوای گەورە پشتی تێکە وازی لێبێنە، وەڵڵاهی وا بزانە لە مەدینەی، وا بزانە چوویتە مەککە و تەوافی بەیت دەکەی و عومرە دەکەی و حەجت کردووە. تخوا بەڕێزان ئاسان بوویان نا، ئاسانە. بۆیە زانای پایەبەرزی ئیسلام عیزی کوڕی عەبدوسەلام دەفەرمێ: الهجرة هجرتان، هجرة الأوطان وهجرة الإثم والعدوان، وأفضلهما هجرة الإثم والعدوان لما فيها من إرضاء الرحمن وإرغام النفس والشيطان. زانای پایەبەرزی ئیسلام عزی کوڕی عەبدوسەلام لە کتێبەکەی خۆیدا شەجەرەة المەعارف والأحوال وصالح الأقوال والأعمال لە لاپەڕەی 383 دا دەفەرمێ: دوو جۆر کۆچکردنمان هەیە. مهاجر دوو جۆرە، ئەو کەسەی لە پێناوی خوادا کۆچ دەکا دوو جۆرە. کۆچکردنێک نیشتیمانی خۆت بەجێ بێڵی لەبەر خوا، لەبەر ڕزگارکردنی دینەکەت، وەکو سەحابەکانی پێغەمبەر کردیان، مەککەیان بەجێ هێرش زێدی خۆیان بەس بۆ ڕزگارکردنی دین و بیر و باوەڕەکەیان چوونە مەدینە، ئەو هەموو نیشتیمانە و ماڵ و سەرۆتیان بەجێهێشت. ئەوە هیجرەة الأوطانە، بەجێهێشتنی نیشتیمان و زێدی خۆتە. جۆری دووەمی هیجرەت هیجرەة الإثم والعدوان، کۆچکردنە لە تاوان و دەست درێژیکردن، واتە پەیوەندیەکە لە نێوانی خۆت و خوادا خەلەلی تێکەوتووە، لە بینی خۆت و خەڵقی خواشدا خەلەلی تێکەوتووە، چاکی دەکەیەوە. ئیثم چییە بەڕێزان؟ ئیثم گوناهێک لە بینی خۆت و خوادا. تۆ لەم کاتەدا کە ئەم وتارە دەبیستی سەیرێکی خۆت بکە، لە بینی خۆت و خوادا خەلەلێکت هەیە، تەوبەی لێ بکە، بگەڕێەوە بۆ لای خوای گەورە، دەستی ڕیزی مهاجرینی فی سەبیل الله و بەویستی خوای پەروەردگار. جا ئەو گوناهانەی لە بینی خۆمان و خوادان، بۆ نمونە نوێشکردنە، نوێش نەکردنی من پەیوەندی بە تۆوە نییە، دەست درێژی نییە بۆ سەر مافی تۆ، لە نێوانی خۆم و خوادا پێی دەڵێن ئیثم. ئینسانێک کە نوێش هەر ناکە، ئەگەر وەختێ تەوبەی کرد و گەڕایەوە بۆ لای خوا بەڕاستی پلەی بەرزە. کەسێک ساردە نوێژە، دوو نوێژ دەکا و سیان ناکە،
ئاتێ ئەم وتارە دەبیستێت تۆ جەنابەت بڕیار دەدەی وەڵڵاهی لەمەودا نایڵم نوێژی بانی بفەوتێ، نایڵم نوێژی عیشام بفەوتێ، نایڵم لە بازاڕە عەسرەکەم بفەوتێ، بڕیارێک بدە واز لەم ئیسمە بێنە خوای پەروەردگار وەکو ئەو کەسانە حیسابت بۆ دەکات کە لە خزمەت پێغەمبەرە هیجرەتیان کردووە، یەکسەر پلەت بەرز دەبێتەوە. بۆ کەسانێک کە ڕۆژوویان نەگرتووە بڕیار دەدا لەمە دو ڕۆژووی ڕەمەزان نەخوا مادەم عوزری شەرعی نییە. بۆ کەسانێک کە نوێژ و ڕۆژوویان کردووە پلەی باڵان هەیە لە ئیسلامدا، خۆیان بە گوناهبار دەزانن لە پێناوی چیدا، لە پێناوی ئەوەدا حەقی دینداریان نەداوە. بۆیە کاتێک یەکێکی وەکو ئەحمەد دیدات زانای پایەبەرزی ئیسلام فەرموویەتی خوایە لێم ببوورە کاتێ نوێژم بۆ تۆ کردبێت و دڵم لان نەبوو بێ، یەک نوێژی نەچووە، بەڵام خوایە داوای لێبوردن لێ دەکەم کە لە نوێژێکا خەیاڵاتم لای تۆ نەبوو بێ، وتومە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین، دڵم لە شوێنێککە بووە ئەوە بە خۆم بە گوناهی دەزانم، خوایە لێم ببوورە لەمە دووە هەست دەکەم باش بم لە نوێژەکانمدا. پیرەمێردی شاعیری گەورەی خۆشمان فەرموویەتی خوایە وام لێ بکە ئاگام لە خۆم بێ کە وتم ئەڵڵاه هەر لەگەڵ تۆم بێ، دڵ و زمانم خوایە وا لێ بکەی ئاگایان لە یەکتر بێ و دڵم لە شوێنێ نەبێ و زمانم قسە لە شوێنێکی تر بکە. عودوان الئیثم والعودوان، کۆچکردن و واسهێنان لە عودوان واتە دەست درێژیکردنە سەر مافی خەڵکێکی تر یان نەدانی حەقەکە پێی. عودوان دووشتە، حەقێک لەسەرە و نەداوە بە بەرامبەر یان مافی بەرامبەرت خواردووە. جا ئەو کەسەی بەرامبەرتە نزیکترین کەس لێت هاوسەری ژیانتە. ئینسان پێویستە ناوبەناو سێرێکی ژیانی خۆی بکە، ئەو هاوسەری ژیانە ئەو حەقانەی کە خوا بۆی دیاری کردووە بە نسبەت ژنەوە بۆ پیاوەکەی، پیاوێک بە نسبەتیەوە بۆ هاوسەر و ژنەکەی خۆی، ئایا من مافم پێشێل کردووە؟ ئێمە هەروە دەزانین گوناه ئەوەیە دزی بکەی، زینا بکەی، ئەمانە عودوانن، دەست درێژیت کردوێتە سەر مافی بەرامبەر، یان مافەکەت نەداوەتێ یان مافەکەت خواردووە. بۆیە لە پێش هەموو کەسێکەوە سەیری ژیانی هاوسەری خۆت بکە، ئەو هاوسەری ژیانە دەبێت حەقەکانی بدەیتێ. بەنسبەت ئافرەتانی بەڕێزەوە زۆر خوشکی بەڕێزمان هەیە عومرەی کردووە، هەیانە بەخوا مندا ناسم حەجیشیان کردووە، تەسبیحیشیان بەدەستەوە زیکر دەکەن، بەڵام هەر بە گوناهی نازانن ڕۆژێک ڕوێژی خۆش نادەنە مێردەکانیان. لە کاتێکە زانایان قسەیەکی زۆر جوانیان هەیە، دەڵێن الزەوج کەالموسەویر یورید من زەوجەته ئەن تەبتەسیمە، ئەڵێ ژن بە نسبەت ئەوە بۆ پیاوەکەی کە دەڕوانێ، پیاو بۆ نسبەت ژنەکەیەوە، کاتێک کە پیاو بۆ ژنەکەی دەڕوانێ وەکو وێنەگر وایە. ئەها موسەویر وێنەگر کەوا بەردەوام وێنە دەگرێ، ئاواتی ئەوەیە بەرامبەر زەردەخەنەیەک بکە، ئەڵە زەردەخەنەیەک بکە تۆزە پێ بکەنە لە کاتی وێنەگرتنە. هەموو وێنەگرێک کاتێ وێنەی بەڕێزت دەگرێ ئاواتی ئەوەیە دموچاوت کرابێتەوە، ڕوود خۆش بێ، عەبوز نەبی. ئەڵێ هەموو پیاوێک ئاوا وە عەینی تەبیعەتی وێنەگری هەیە، پیاو حەز دەکا کە ژنەکەی خۆی بینی زەردەخەنەی بەڕوودا بکرێ، کە چۆ ماڵەوە ژنەکەی پێ بکەنێ بەڕوویدا، دەموچاوی کراوە بێت، دەموچاوی لێک نەنابێت، ترش و تاڵ نەبێ بە گشتی. کەواتە ئەگەر ئافرەتێک دەیەوێ خوا و پێغەمبەری خوای لێ ڕازی بێ، تا ئێستا ڕووی لەگەڵ مێردەکەیان خۆش نەبوو، با ئێستا بڕیار بدا با لەم گوناهە لەم عودوانە خۆی ڕزگارکە. ئەوە بەڕاستی وەکو کۆچی کردبێت لە مەکە و بۆ مەدینە خوای گەورە ئەوە حیسابی بۆ دەکات، کارێکی ئاسانیشە. بەنسبەت ئافرەتەوە هاوار دەکات تەنها مێردێکی باشی هەبێ، بۆیە کاتی خۆی شکسپیر دەڵێ کچ تا شوو دەکات، بەس دوعای ئەوەیە خوایە پیاوێکی باشم بەنسیب بکەی، مێردێکی باشم هەبێ، هیچم لە دنیا ناوێ. بەڵام کاتێک کە مێردە باشەکەی خوا پێدەبەخشێ، ئەمجا هەموو شتێکی دەوێت، ئەمجا داواکاریەکانی تەواو نابن، بەردەوام ئەم پیاوە فەقیر لە ناڕەحەتیدایە، تا شتێک دەکڕێ شتێکی کەندیە، تا ئەم داوایە جێبەجێ دەکات، داوایشکە قوت دەبێتەوە. وەگە ئافرەتێکی بەڕێز هەستی مەسئولیەت و بەرپرسیارەتی لە ئەستۆدا گرت، وتی سوپاس بۆ خوا کە خوا هاوسەرێکی باشی پێبەخشیوم، وعد بێ بە پێی توانە داواکاری بکەم کە زانی منیەتی ئەرکی لەسەر قورس نەکەم، نەیخەمە بەرچاوی دڵی ناڕەحەت نەکەم، خوای گەورە پاداشتی گەورەش بۆ ئەو دەنووسێت. بەنسبەت پیاوێکەوە کە هاوسەری نەخۆشە، مڕعاتکردنی دڵی ئەم هاوسەرە پاداشتی گەورەی هەیە لای خوای پەروەردگار. ئیمامی عوسمان وەیل لمن ئەحەبە طوبى لمن أحبه وويل لمن أبغضه، خۆشبەختی بە حاڵی ئەو کەسەی کە ئیمامی عوسمانی خۆش دەوێت، لە ناوچوون و ڕیسوابوونیش بۆ ئەو کەسەی کە سوکایەتی بە ئیمامی عوسمان بکە. ئیمامی عوسمان کاتێک کە لە شەڕی بەدردا
لە شەڕی بەدردا خێزانەکەی نەخۆش بوو، چۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەرزی کرد ئەی پێغەمبەری خوا جەنابەت ئەمرت بە چییە؟ هاوسەرم نەخۆشە، وەڵڵاهی دڵم بڕوا نادە بەم نەخۆشیە لە ماڵەوە بەجێ بێڵم، ئەگە تۆش دەفەرمووی ئامادەم و چەک ئامادەی و دێمە دەرەوە. وتی پێغەمبەری خوا فەرمووی عوسمان لای خێزانت بمێنەوە. ئیمامی عوسمان لای هاوسەرەکەی مایەوە 2 پاداشتی بۆ نووسرا، دڵخۆشکردنی ئەم ژنە نەخۆشە، ئەجری بەشداریکردنیش لە غەزای بەدردا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە گەڕایەوە دەستکەوتی جەنگی هەبوو، فەرمووی بەشی عوسمانیش وەکو یەکێ لەو مجاهیدانە دابنێن. ئەمڕۆ ئەو پیاوە بەڕێزانی کە هاوسەریان نەخۆشە، کە دڵیان ڕادەگرن، کە ژنی بەسەر ناهێنێ، کە حرمەتی لێدەگرێت، کە خۆی ئیشی ماڵەکە دەکات لە جیاتی هاوسەرەکەی و بە حرمەتەوە دەڵێ ئەوە دەرگای خوا لەسەر دەکرێتەوە، ئینشەڵڵا خوا شیفات دەدا، بەڕاستی ئەجرێکی گەورەیان لای خوای پەروەردگار هەیە. دینی ئێمە دینێکە، دینی ژیانە خۆشەویستان. ئێمە هەر حەزمان لێیە خۆزگە دەرگای عومرە بکرایەوە، دەی من ئەم دەرگانە بە بەڕێزتان دەڵێم باوەڕتان بێ بە ئاسانی دەکرێن و پاداشتەکەشیان زۆر گەورەیە. ئاگەر لە مناڵەکان بێ فەرق و جیاوازیان مەکە، مافی خۆیان وەکو یەک پێ بدە. ئاگەر لە هاوڕێکەت بێ حەقی هاوڕێیەتی بدە، کەوتت خۆشم دەوی نابێ خیانەتی لێ بکەی. ئاگەر لە دراوسێکەت بە دەستدرێژی مەکە سەر، ئەگە بە بەرزکردنەوەی تەلەڤیزۆنەکەت بێ ئەو دیوگوێی لێبێ نابێ. ئەوەندە دەنگ بەرز مەکەوە دیوارەکان هەموو بە دیواری یەکترەوەن، ماڵە دراوسێکەت لە دەستی مناڵەکانت بێزار بێ. مافی خۆی بدێ و دەستدرێژی مەکە سەر مافەکانی. میلەت حەقی خۆیەتی ماف بدە بە میلەتەکە خۆی. یعنی چۆن شێخ محەممەد متەوەلی شەعراوی دەفەرمێ تۆی هاوڵاتی هەمیشە هەوڵ بدە قسەی ڕاست بکە، قسەی حەق بڵێ. ئەگەر جارێک نەتوانی زمان بکەیتەوە و زمانیان دەبڕی لەسەر قسەی حەق، کاکەلانی کەم چەپڵە بۆ ناحەقی لێمەدا، خۆ ئەمەت پێ دەکرێت. ئەگەر ناتوانی زمان بکەیتەوە حەق بڵێ، خۆ ئەمەت پێ دەکرێت ئەزیزم، چەپڵە بۆ ناحەق لێمەدا، حەقی میلەتەکەت داوە. عدوانە بەخوا تۆ کەسێک، هەر کەسێک زانیت ناحەقی کردو و دەستخۆشی لێ بکەی و چەپڵەی بۆ لێدەی و تاپی بۆ بکێشی، ئێترەوە عدوانەوە، چونکە مافی هاوڵاتیش کە بەهۆی ئەو چەپڵی لێدانیتەوە پێشێر بووە. ئەبێ ئاگات لە خۆت بێ. میلەت و ژینگە ئەوە خوای پەروەردگار ئەم ژینگەی بە خەڵات لە کوردستانە لە هەموو جیهانە بە ئێمە بەخشیوە، نابێ ئەم ژینگەی بەهۆی من و تۆ پیس بێ. فرۆشتنی شتی بەسەرچوو، هێنانی کوالیتی خراپ بۆ وڵاتەکەت، ئەمانە هەموو عدوانن، چونکە مافی خەڵکی بەهۆی تۆ پێشێل دەکرێت. دەی کەسێک جورئەتی ئەوەی کرد، بازرگانێک ئەمڕۆ بڕیاریدا وتی خوایە وعد و بەڵێن بێ لەمەوە داشتی خراپ نەفرۆشن بە میلەتەکە. خوایە کە کاڵام هێنا لە دەرەوەی وڵات بۆ کوردستان کوالیتی باش بێ و میلەتەکەی ئیستیفادەی لێ بکە. تەوبەی کرد لە ڕابردوو، المهاجر من هجر ما نهى الله عنه، بەر ئەو حەدیثە دەکەوێت بەخوا یەکسەر لای خوا پلەی بەرز دەبێتەوە. جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشەویستانم لێکچوونی کرد لە نێوانی کۆچکردن لە مەککەوە بۆ مەدینە مهاجر بوون بە جێهێشتنی نیشتیمان لەگەڵ ئەو کەسەی واز دەبێ شەرعی دێنێ لە چەند خاڵێکە ئێمەش بەراوردیان دەکەین. یەکەمیان کۆچکردن لە نیشتیمانی خۆت بڕیاردانی دەوێت، بەخوا وازهێنان لە گوناهیش بڕیاری دەوێت. ئەبێت لە دڵەوە عەزمت جەزم بێ خوایە من لەم سەعاتە واز لەو گوناهە دێنم کە ئیبتیلا بووم پێوەی. دووەمیان سەرەتای کۆچکردن زۆر قورسە، کەسێ نیشتیمانی خۆی شوێنی لەدایکبوونی بەجێ دێڵێ و ڕوو لە غوربەت دەکا، بەخوا سەرەتاکەی زۆر قورسە. بۆیە دەبینی کاسی کۆچ دەخوێنێەوە. سەحابەکانی پێغەمبەر ئیمامی ئەبوبەکر، بیلالی حەبەشی لەرزوتان لێ هاتبوو و ڕێنەیان دەکرد و یعنی قسەیان دەکرد و شعریان دەخوێندەوە لە لەرزوتاکەدا. خاتو عایشە کە سەری دەدان پێغەمبەری خوا فەرمووی ئەوە هی ئەوەیە ئەوەندەیان مەکە خۆش دەوێت لە غوربەتە تاولەرزیان لێ هاتەوە و ڕێنە دەکەن. بەجێهێشتنی نیشتیمان سەرەتاکەی زۆر قورسە. وازهێنان لە گوناهی ژوایە. وەڵڵی کە گوناهێک یعنی خود پێوە گرتووە کە وازی لێ دێنی سەرەتا هەموو لەشت ئاوا دەکا بۆی زۆر خۆگری دەوێت هەتاوەکو خۆ ڕادێنی لەگەڵیە. سێم ئەو کەسانی هیجرەتیان کرد لە مەککە بۆ مەدینە دوایی لەزەتەکەیان وەرگرت. ئەمجا نەیانتوانی جارێشکە بگەڕێنەوە بۆ مەکە، هەر مەدینە بوو بە شوێن و ماڵی یەکجاریان. وەڵڵی تۆش کە واز لە گوناه دێنی ئەمجا لەزەتەکەی لە دواییدا وەردەگری. سەرەتا زۆر ناڕەحەتە، دەڵێ قەت پێم ناکرێ واز لەو گوناهە بێنم. جا هەر گوناهەکە لە بینی خۆت و خوادایان لە بینی تۆ خەڵکیدا تاقیب بکەوە. باسی ناکەم کامەیە، بەس بزانە دوایی چ لەزەتێکی هەیە تەوبە. ئەڵێ خۆزگە 10 ساڵ لەمەوە پێش ئەو تەوبەیەم کردایە، وازم لەو گوناهە بێنایە، حەز بە لەزەتێکی جەستەیی و ڕوحی دەرونی دەکەیت. پێنجەمیان ومن يهاجر في سبيل الله يجد في الأرض مراغما كثيرا وسعا.
هەر کەسێک نیشتیمانی خۆی بەجێ بێڵێ بۆ بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام. ئێستا زۆر خەڵکەیە لە جیهانی ئیسلامیدا لە شاری خۆی دەچێتە شارێکیکە، لە وڵاتی خۆی دەچێتە وڵاتێشکە بەس بۆ بڵاوکردنەوەی دینی ئیسلام، بۆ گەیاندنی حەق و ڕاستی ئەم قورئان و حەدیثانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. کەسێکیش وڵات و نیشتیمانی خۆی بەجێهێشت چونکە لەو شارەدا لەو وڵاتەدا ئیمانەکەی لە مەترسیدا بوو، دینەکەی لە مەترسیدا بوو، بەجێهێژ وتی خوا ئیمانەکەم ڕزگار دەکەم. خوا دوو بەڵێنی پێداوە، یەکەمیان دەروی خێری لێ دەکاتەوە، لە دڵ ناڕەحەتی ڕزگاری دەکات، لە دۆستی خراپ ڕزگاری دەکات، دەروی خێری لێ دەکاتەوە و ڕزق و ڕۆزی فراوانی بەسەرا دەڕێژێ. خەم نەبێت ئەو کەسەش کەوا تەوبەکارە، واز لە گوناحێک دێنێ، لە بێ شەرعیەک لە مامەڵەیەکی حرام دێنێ، بەڵام قورئان فەرمووی فی سەبیل الله، نەیفەرموو ومن یهاجر یجد فی الأرض مراغما كثيرا وسعا. مەرجی فی سەبیل الله لەگەڵە، تۆ بەس لەبەر خوا ئەم کارت کردبێ، بەس لەبەر خوا، والله واز لە هەر حرامێک بێنی بەس لەبەر خوا، دڵنیا بەخوا دەروی خێرت لێ دەکاتەوە، دەرگای خێرت لێ دەکاتەوە، ڕزق و ڕۆزیەکەت بە حەڵاڵی هەر پێ دەبەخشێت، دڵنیا بە وعدی خوایە، بەس تۆ نێتەکەت لەبەر خوا بوو بێ. ئەم ژیانەی جەنابت بینیوتە چەند ساڵ تەمەنت بەسەر بردو، بە چاوی خۆت ڕەن ببینی بێتت ئەوانە، لە کتێبا خوێندوتەتەوە. من ئێستا بە سەراتی عەرزی جەنابتان دەکەم ڕووداوێکی واقعیە. مامۆستای پایەبەرزمان دکتۆر حەسەن پێنجوێنی بۆمان دەجێڕێتەوە. دکتۆر حەسەن پێنجوێنی دەفەرمێ حسێنی برام بۆی جێڕامەوە، وتی کاکە کە خوا دەرگای خێری لێ کردیتەوە خۆشم نازانی چۆنە. وتم واقعاً وایە، بەڵام مەبەستت چییە؟ وتی کاتی خۆی من لە مەعهەدی ئیسلامی بووم لە سلێمانی، دوای تەوابوونی خوێندنی دیراساتی ئیسلامی گیراین بە سەرباز و ڕەوانەی بەغا کراین. کاتی خۆشی لە کاتی خوێندنا لە مزگەوتی ماڵکەندی دەورمان دەکردەوە، سەعیمان دەکرد، کوڕێکی موسڵمانی زۆر مولتەزیممان ناسی کە لە بازرگانی لە تیجارە دەیخوێند، ئەویش گیرا بە سەرباز. دوای ماوەیەک لە بەغا لە سەربازی یەکتریمان بینێەوە، وتم لەکوێ؟ وتی لە فڵان فەوج و فڵان شوێن سەربازی دەکەم. وتم وەزعت چۆنە؟ وتی وەزعی سەرباز و عەسکەر دەبێت ناخۆش بێ، بەڵام خوا دەرگای گەورەی لە من کردوتەوە، شکر ئێستا بەڕاستی دەڵێ نانم کەوتۆتە ڕۆنە، وەزعم زۆر باشە. وتم چۆن؟ وتی دانیشە بۆت باسکەم. وتی من هەموو ڕۆژانێکی جومعە و خەمیس پێنجشەممە و جومعە کە سەرباز دادەبەزێ ناچم بۆ پیاسەکردن، ناچم بۆ ئەملاولاکردن، ناچم بۆ سەردانی ئەم و ئەو، لەبەر ئەوەی ئێمە من دایک و باوک و خوشک و برام هەیە، ئەرکیان لەسەر شانی منە، کاسبیشم پێ ناکرێ، هەوڵ دەدەم کەمترین موچەی سەربازیەکەم بخۆم کە کەمە خۆی، و هەوڵ دەدەم ئەرگ لەسەر ماڵەوە دروست نەکەم، هەموو هەفتەیەک پێنجشەممە و جومعە دادەبەزم دەچمە مەیدانی کرێکاران، هەر کرێکاریەک هەبێت چەند قرس بێ دەیکەم بەس بۆی پارێکی حەڵاڵم دەستکەوێ و یارمەتێکی ماڵەوە بدەم. بەو نێتە پێنجشەممەیەک چوومە مەیدانی کرێکاران و وەستام، سیارەیەک هات و داوای کرێکارێکی زۆری کرد، هەموو سەرکەوتین لەگەڵ بانگی منیشی کرد، بردینە دەرەوەی بەغا. لە دەرەوەی بەغادا دووری خستینەوە لە جادەی قیر و ڕەئیسی، سیرمان کرد، یەک دوو سیارەی گەورە پڕ لە شوشە و سندوق وەکو سندوقی ساردی وەستاوە، حەوزی گەورەش کراوە، دووسێ تانکەریش ئاو وەستاوە. کابراوەتی کاکە ئەو شوشە عەرەق و بیرانە بێنن لەو حەوزە ئاوەدا جوان بیان شۆن و پاشیان کەنەوە، دوای بیان خانە ئەو سارە و بەپوختی، ئیشتان شتنەوەی ئەم شوشە عەرەقوشتانەیە کە دواتر عەرەقی تێدەکرێتەوە. چۆن جەنابتان کاتی خۆتم بینیتان شوشەی ساردی و بیپسی و ئەوانە جارێشکە وەردەگیرایەوە، دوکاندارەکە دەیبردەوە لە مەعمەل تێی دەکرایەوە، ئەو کاتەش ئەو شوشەی عەرەقوشتانە ئاوا تێی کراوەتەوە. ئەڵە سێرم کەس کرێکارەکان هەر لەوەی پەلاماردا دەستکا بەیشکردن. من وەستام، هات بەلامەوە خاوەنکار وتی کاکە بۆ ناچی ناجوڵی ئیش ناکەی؟ وتم وەڵی ببوورە من ئەو ئیشەم پێ ناکرێ. وەرە بکتیبا بۆ پێ ناکرێت، تۆ کرێکاری بلۆک و چیمەنتۆی، ئەو شوشەیە چێ بیشۆی بیخەیە سندوقە و بیخەیتەوە سیارەکەەوە. وتم ڕاستە وەکو جەستا عیبم نییە و زۆر کاری لەوە قورسترم پێ دەکرێت، بەڵام من دین و ئیمانەکەم ڕێگەم پێ نادا. چۆن شوشەی عەرەق بشۆم و جارێشکە خەڵک تێدا بخواتەوە تووشی گوناه بێتەوە؟ بە تووڕێوت یعنی ئەو خەڵکام و کافرن. وتم من نەدەڵم خەڵک کافرە و نە حەقی کەسم هەیە، حەقی خۆمم هەیە، بەس بەخوا ئەو کارە بە من ناکرێت دەست لە شوشەی عەرەق دەم کە خوا نەهی لێ کردووە حرامی کردووە. وتی پێ ناکرێت کەیفی خۆتە. لەم سەر بە سارە بردبوویم، زۆریشی دوور خستبوومەوە لە جادەی قیر، بەو گەرمایە جادە بووکتە و تا هاتمەوە سەر جادەی قیر، دەڵێ عەرەقی ڕەش و شینم دەردا، زۆر هیلاک بووم. بە پاس هاتمەوە نزیک نیوەڕۆ بوو گەیشتمەوە مەیدانی کرێکاران، هاتمەوە دەست لە ئەژنۆ، وتم خوایە من لەبەر خاتری تۆ وازم لەو کارە حرامە هێنا، خوایە لەبەر خاتری تۆ وازم لێ هێنا، هێنا پارەیەکی زۆری دەداینێ، نان و خواردنیشیت بۆ هێنابووین، بەڵام خوایە من دەست بۆ شتێک نابم کە تۆ نەهیل لێ کردبێ.
لە خەیاڵی خۆما بووم کە سیارەیەکی مۆدیل بەرز ڕایگرت و پیاوێک و ژنێکی تا ڕادەیەک بە تەمەنی تێدا بوون وەستا و کرێکاری تری لە نەما بوو هاتووتی کاکە ئیش دەکەی منیش تەمبێ بووم وتم با تووشی ئیشێشکەیوانە بوو لەو سەری ژیستان بە پێ بێمەوە بگاتەوە ئێوارە بە بێکار وتم کاکە تا نەزانم کارەکە چیە نایەم وتی بۆ وتم وەڵی هەر حەز دەکەم بزانم ئەو کاری جەنابەت لە توانای مندا هەیە پێم دەکرێ یان نا وتی باخچەیەکی بچکۆڵی حەوشەی ماڵمان هەیە بیکۆڵەوە وردی کە گڵەکەی جوان جوان ڕێک و پێ بکە و چەند گوڵێکی تیا دەنێژین وتم من خۆم کوڕە جوتیارم ئەو کارە بەلامەوە هەر زۆر ئاسانە لەگەڵ یانە سەر کەوتم لەگەڵ ژن و پیاوە نیمچە بە تەمەنەکە و چوینە ماڵیان خانوێکی زۆر گەورە و ڕێک و پێک وتم من تەنها شوێنی کارەکەم نیشاندن و ئیشەکەم پێ بڵێن وتیان ئەم باخچەیە ڕێک و پێک کە و گوڵەکەی پشی بکە و گوڵەکان بڕوێنە دەستم بە کارەکەم کرد سرم بەرز نەکردەوە نە سەیری سیارەیان بکەم نە سەیری ناوماڵیان بکەم نە لە هیچ بپرسم جا ئەوە این کرێکاری موسڵمانە هیوا هەیە موسڵمانیشە حەڵاڵ خۆریشە بەڵام کە دەچێتە ماڵێک لە دار و بەر دەپرسێ ئەم خانۆ بای چەندە ئەو سارە بای چەندە دەڕوانێ بە ناو ماڵەکەدا سەیری ماڵ و عایلە دەکا ئەو کەسانی کەوا کرێکاری بەڕێزن ئەو سیفەتەتان لە خۆتانە بێن نەجێ قەت شووی بۆ ماڵێک لە هیچ مەپرسە هیچ پرسیارێک مەکە تحقیق لە ماڵەکە مەکە بە ناو ماڵیان مەڕوانە لە شتی مەپرسە ئیشی خۆت بکە و پوخت بڕۆ دەرەوە پێی بە حرمەت دەبی ئەڵێ من ئاوا ئیشم دەکرد تقریبا نیوەڕۆ بوو وتیان وەرە پشوویەک بدە نانێکی زۆر باشیان دامێ ماڵێکی زۆر دەوڵەمەند و دەستڕۆیشتۆ بوون نزیکی ئێوارە کارەکەم بە جوانی و ڕێکوپێکی تەواو کرد خانمی ماڵەکە ئافرەتێکی زۆر بەڕێز بوو وەکو دایکم هات وتی کاکە دەستت خۆش بێ تۆ هەر ئیشت کرێکاریە وتم نەوەڵە من سەربازم عەسکەرم لەم شارەدا بەس تەنها ڕۆژانی پێنجشەممە و جومعەدا دەبەزم بۆ کارکردن بۆ ئەوەی محتاجی کەس نەبوو یارمەتێکی دایک و باوکو و خوشک و براکانم بدەم لە سلێمانی وتی ئامادەی کارکردنت تێدایە ئەگەر لە وتێلێک کار هەبێ وتم وەڵڵا من خوا دەکە ئیشێک دەبێ ئەی بۆ نا وتی لە چ شوێنێک سەربازی وتم لە فڵان فەوج و لە فڵان شوێنە وتی دەی ئامر فەوجی ئەو شوێنە فەرماندە سەربازیەکە ئامر فەوجەکەەوە ڕێک برای منە سوبحان الله وتی ئەوە برامە هەر کارت زۆر بۆ ئاسان دەکەم تۆ بڕۆ بۆ شوێنی خۆت ئەم شەو ئەچمە ماڵی کاکم و پێی دەڵێم من وتێلێکمان هەیە وتێلێکمان هەیە بەس دەستێکی ئەمینی دەوێت ڕۆژانە کوڕەکانی خۆمان لەسەرنی بەس شەو پێویستیان بە پشودانە تۆ لە دەوری سەعات 4 بچە سەر وتێلەکە تا دەوری سەعات دەمیوانەکان مەزبوط کە و پارۆشتیان لێ وەرگرە و ڕێک و پێک داخیلەکە داخات دوای خۆت ئیسراحەت بکە بەیانیش بڕۆ بۆ سەربازیەکەت من خۆم بە کاکم دەڵم کار ئاسانیت بۆ بکە زۆر دڵم خۆش بوو پارەی 2 قاتی کرێکاریشیان دامێ وتم خوایە گیان لێت بە زیاد بێ من لەبەر خاتری تۆ وازم لەو حرامە و شوشتنی شوشە عەرەقی حرام هێنا تۆ چ دەرگایەکی خێر و حرمەتت لێ کردمەوە بەیانی کابرای سەرباز بانگی کردم کە ڕۆژی یەکشەمە دەوامدانرایەوە بانگی کردم وتی وەرە تۆ فڵان کەسی وتم بەڵێ وتی خوشکەکەم زۆر ڕێک و پێکی تۆی باس کردووە کە کەسێکی لەبەر خواوازت لە حرام هێناوە زۆر ئەمین و ئامان و چاوپاک و دەستپاکی خوشکەکەم پێویستی بە کەسێکی وەک تۆی و کوڕەکانی هەر دەتوانن بە ڕۆژ کار بکەن لە وتێلەکەدا تۆ شەوانە بڕێوەی بەرە و وتێل و ماڵی خۆتە منیش کارت بۆ ئاسان دەکەم هەموو ڕۆژە سەعات و وەرەقەت بۆ دەکەم بە ئیسراحەت بڕۆ ناو شاری بەغاو ئیشی خۆت بکە بەیانیانیش سەعات 7 وەرەوە ناو سەربازگەکە و دەوامی خۆت بکە ئێستا من لێرە خۆم خاوەنی وتێلم هەر وەک سەربازیش حسابم بۆ ناکرێ بۆ خۆم ئازادم لە مەعسکەرەکەدا بەڕێزان سەیریکە هەر کەسێک لە پێناوی خوادا واز لە حرامێک بێنێ خوا فەرمووی خوا دەروی خێری لێ دەکاتەوە وەسع وەڵڵا دڵنیا بە حەڵالی ڕزقەکەت پێ دەبەخشێ دەی جورئەتێک بکە لەبەر خوا مەوعدی خوایە شەشەمیان هەر کەسێک لە پێناوی خوادا نیشتیمانی خۆی بەجێبێڵێ ژینگەی خۆی بەجێبێڵێ ماڵی خۆی بەجێبێڵێ لە ڕێگادا بمرێ و فریای کارەکە نەکەوێ خوا ئەجرەکەی هەر بۆ دەنووسێ ومن يخرج من بيته مهاجرا إلى الله ورسوله ثم يدركه الموت فقد وقع أجره على الله وكان الله غفورا رحيما سورة النساء آية الصاد هەر کەسێک لە ماڵی خۆی چوە دەرەوە بەنێتی ئەوەی کۆچکا بۆ لای خوا و پێغەمبەری خواتە لە مەکە دەرچوو بەرەو مەدینە لە ڕێگادا مرد و فریانەکەوت پاداشتەکەی لای خوا تۆمار کراوە کابرایەکە بوو داوای لە کەسوکاری کردوتی تو خوا نەخۆشم لە مەکە بمبەنە دەرەوە بەڵکو خوا لە ڕیزی مهاجرینی فی سەبیل الله حسابم کە زۆر پاڕایەوە لە کەسوکاری بردیان زۆر نەخۆش بوو 2 کیلۆمەتر لە مەکە دوور نەکەوت بوونەوە کابرا گیانی دا و مرد کافرەکان گاڵتەیان پێ کرد وتیان نەگەیشت بە محەممەدی خۆشەویست و بە مەرامەکەی لە ناو کەسوکار و نیسکیمانی خۆشی لە مەکەدا بە حرمەتەوە نەمرد و کفن و دفن بکرێ
خوا ئەم ئاەتەی لە مەدینە بۆ پێغەمبەر نار صلی الله عليه وسلم خوا فەرمووی هەر کەسێ لە ماڵی خۆی لەبەر خوا بڕواتە دەرەوە مردن یەخەی پێ بگرێ ئەجرەکەی لای خوا فقد وقع ئەجره على الله هەر کەسێکیش تەوبە کار بێ کەسێکت بینی تەوبەی کرد ساڵانێک لە خراپەدا ژیاوە لەبەر خاتری ئەڵڵاه تەوبەیەکی ڕاستەقینەی کرد و وازی لە بێشەرعەکان هێنا بەڵام ئەوەندەی پێ نەچوو مرد فریای کاری چاکە نەکەوت ئیلا پاداشتەکەی لەسەر خوایە وە کەسێک کەوا تەوبە کار بێ خوا لە ڕابردووی دەبورێ و ئەگەر فریای چاکەی داهاتوش نەکەوێ ئیلا لە ڕیزی چاکاندا حیسابی بۆ دەکا خوا لە خۆشبوو میهرەبانە ئەو کەسەی کەوا مهاجرە ڕێز لێگیراوە ئەو کەسانی نیشتیمانی خۆیان لە پێناوی خوادا بەجێهێشت خوا لە قورئانە لە چەندین ئاەتە باسی مهاجرین دەکا ئەو کەسانەش واز لە خراپە و تاوان دێنن لە پێناوی ئەڵڵادا واللهی دەبێت ڕێزیان لێ بگرین ئێمە هەر کەسێکت بینی ساڵانێک لە خراپەدا بوو ئێستا تەوبەی کردبوو نابێ بێ ڕێزی پێ بکەیت نابێ باسی ڕابردووی بۆ بکەیت نابێ خراپەکانی ڕابردووی بە چاوا دەیتەوە ئەبێ پیرۆزبایی لێ بکەیت دەستخۆشی لێ بکەیت لاپەڕەیەکی نوێی بەسەرا هەڵدراوەتەوە ئەوانەی گوناهبارن و تەوبەکارن بەڕاستی جێگەی ڕێزن خاڵی کۆتایی ئەوەیە نێتەکەت بۆ خوا بێ ئەزیزم نێتت بۆ خوا بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فمن كانت هجرته إلى الله وإلى رسوله فهجرته إلى الله ورسوله ومن كانت هجرته إلى دنيا يصيبها أو امرأة يتزوجها فهجرته إلى ما هاجر إليه إمام بخاري لصحيح بجمال فمدي يكهي ناويتي يكم حديث صحيح بخاري آمايا هر كسي كوشي كل مكة ومدينة نيتي بس لبر خواو پیغمبر بو بس لبر إسلام بو أو خواي قورة پاداشتي تواوي داداتي وكوش كرنكي بولاي خواو پیغمبره فەمووی کەسی واشمان لەگەڵە کۆش دەکا بۆ دنیا بۆ دەستکەوتێکی دنیایی بۆ پلە و پایەک بۆ ناو و ناوبانگێک بۆ سەرۆت و سامانێک خوا ئاگای لێ نێتی دڵەکەیەتی لەگەڵ سەحابەدا کۆچی کردو بەس نێتی بۆ خوا نەبووە یان بۆ ئەوەی ئافرەتێکی دەستکەوێت جا لە شەرحی ئەم حەدیثەیە دەڵێن کابرایەکە بوو لە مەککە داوای ئافرەتێکی کرد لە مەدینە ئافرەتەکە جا مەککەی بووێت چوو بێتە مەدینە یان مەدینەی بوو بێ گرنگ نییە ناوی ئوم القەیس بوو ئافرەتەکە وتی بەخوا تا لە مەکەوە کۆژ نەکەی و لە خزمەت پێغەمبەر نەیتە مەدینە شوت پێ ناکەم وەڵا کابرا لە تاوی ئافرەتەکە لە مەکەوە لە خزمەت پێغەمبەرە هیجرەتی کرد چوو بۆ مەدینە ناویان نا مهاجری ئوم قەیس پێغەمبەر فەرمووی هیوامان هەیە لەبەر ئافرەتێک هیجرەت دەکا بەخوا لەبەر خوا نەبووە ئەگەر ئەو ئافرەتە شووی پێ بکردایە و پاتایە بۆ مەکە و هیجرەتی نەدەکرد هیجرەتەکەی هیچە ئەبێن نێتەکەت بەس بۆ خوا بێ بەڕێزان هەر کارێکت کرد بەس بۆ خوا بێ ئەو کەسەش واز لە گوناهێک دێنێ ئەبێ بەس لەبەر خوا واز بێنێ نابێ لەبەر دڵڕی ڕازیکردنی کەسێکی تر بێ جا ئێمە گرفتاری ئەوەین زۆر جا کردداری جوان نیشان دەدەین خۆ لە بێ شەرعی و گوناهەکان و دەستدرێژیەکان دەپارێزین تا چاومان لە خەڵکە بۆیە مرۆڤ ئیسلاح نابێ ها خوا ئەوانەی ناوێت چونکە کۆمەڵگەش ئیستفادە لەوانە ناکە ئەوانە کاتین لیان نابێ بە ئەخلاق بۆ نمونە بەڕێزێک دەبینی تا من و تۆ فڵان و فڵانی لە دەور بێ چاو بۆ ئافرەتێک هەڵ نابڕێ و نەزەر ناکە بەڵام ئەگەر کەسی ناسیاوی لەگەڵ نەبێ لە بازاڕ ڕابڕوا چاوی دەلەوەڕێنە بە ئارەزوی خۆی ئەوە هیچ نییە وازی لە نەزەری حرام هێناوە بەڵام چونکە کۆمەڵگەیەکی ناسراو لە دەورێتی ئەو خوا پاداشتی بۆ نانووسێ ئەبێ ئەو واز هێنانە لە هەموو کاتێکا بە کە کەسیش چاوی لێن نییە کەسێک دەبینی ژینگە پیس ناکە تا جەنابتی لەگەڵا بی و دووسێ هاوڕێ بەڕێزی وەکو جەنابتیانی لەگەڵا بێ قەت دەبە ئاوێک لە سارە و فڕێ نادە دەیکاتەوە ناو سارەکەەوە دەگەڕێ بۆ سەتڵی خۆڵ بەڵام ئەگەر هەر خۆی بێ لە سارەکە و لە سەیرانگاکە وڵات دەدە بە فڕێداش ئەوە بەڕاستی ژینگە پارێز نییە ئەوە وازی لە بێ شەرعیەک نەهێناوە کە پیسکردنی ژینگەیە لەبەر خاتی خەڵکی بووە لەبەر خاتی خەڵکی دەمامەکەی دەخاتە دەمامکەکەی لە دوای مزگەوت دەخاتە سەتڵی خۆڵەکەەوە بەڵام ئەگەر کەس چاوی لێ نەبێت لەسەر جادەکە فڕێدا جادەکەی پێ ناشرین دەکا ژینگەکەی پێ ناشرین دەکا ئەوە پاداشتی نییە کەسێک دەبینی کوالیەتی باش دەفرۆشێ و ڕووی خۆشە لەگەڵ مشتریدا بۆی خەڵک ڕاژێشێ نێتی ئەوە نێ بڵێ خوا بە پاداشتی تۆ ئەم کارە دەکەم پاداشتی بۆ نانووسرێ کەسێک لەسەر شەقامە بە پێی یاساکانی هاتوو چۆ دەڕوا بەس دەترسیەوەی کامیرەی مرور نەیگرێ سەلامەت دەبێ و ئەجرێکی بۆ نانووسرێ بەڵام ئەگەر تۆ شوێنە کامیرەی مروریشی لێ نەبێ پۆلیسی هاتوو شۆس چاوی لێن نەبێ و لە غەرامەش نەترسی بەس لەبەر خوا بۆ ئەوەی خۆت سەلامەت بی منداڵەکانت سەلامەت بن سارەکانی بەرامبەرت کژن و منداڵ و نەفسی تێدایە سەلامەت بن ئەڵێ خوایە من بە پێی یاسای مرور دەڕۆم کەوتی هەشتا دەڕۆم کەوتی 100 بڕۆ 110 بڕۆ 110 دەڕۆم ئەمەد لەبەر خوا کرد و آخر بەڕاستی گەورەترین بێشەرعی و عودوان و دەستدرێژیە
خۆشەویستانم زینا هەر گوناه و دەستدرێژی و ناشەرعی هەر زینا نییە، هەر دزی نییە، هەر بەرپرسی گانداڵ نییە. بەخوا ئەو شۆفێرەش کە سایقی دەکات لە 100 لەو 120 لە دەقڕێ وەڵڵاهی دەستدرێژی کارە، وەڵڵاهی گوناهکارە. چونکە چەند کارە سات هەر لە هەفتەکانی ڕابردوودا قەوما چەند خەڵک سوتا لە سیارەدا بەداخەوە، هەمووی لە ئەنجامی سەرکەشیدا، لە ئەنجامی پابەند نەبوون بە ڕێنماییەکانی هاتوچۆوە. دەی تۆ کاتێک کە نەمنەتت بە کامێرەی هاتوچۆی پۆلیسی هاتوچۆیە نە لە غرامە دەترسی بەس لەبەر خوا کە ئەمری کردو نەفسی خۆت پارێزگارکە، بەرامبەرەکەشت بەهۆی ئەو خەڵکەش سەلامەت دەبێ، لەبەر خوا تیژڕەوی نەکرد وەڵڵاهی پاداشتەکە لای خوایە، ئەجرەکە لای خوایە. بەڕاستی کۆتایی قسەکانم بەو قسە جوانەی مامۆستا سەید قوتبی ڕەحمەتی لێنە مفەسیری گەورەی قورئان سەید قوتب دەفەرمێ هەمومان دوای مردنمان بۆ لای خوا دەڕۆین، هەمومان دوای مردنمان هیچ ڕێگایەکی تر نییە، بەخوا هەرە بێ بەرەو لای خوا بڕۆی. دوای مردن کە خرایتە قەبرەوە ئیتر ڕوحەکەت بەرەو لای پەروەردگارت دەڕوا. بەڵام بەختەوەر ئەو کەسەیە کە لە ژیاندا بەرەو لای خوا دەڕوا کە هێشتا نەمردووی خۆت بۆ لای خوا بڕۆی. دەیت خوا با بڕیار بدەین تا نەمردوین تا زیندوین خۆمان بەرەو لای خوا بڕۆین، تەوبە بکەین لە گوناهەکانمان. داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە، خوایە دەروی خێرمان لێ بکەیتەوە، یا ڕەبی خوا لە کرداری بێشەرعی بمان پارێزی، تووشی هەر هەڵەیەکیش بووین تەوبەمان پێ ببەخشی. خوایە تەوبە لە تەوبەکاران قبوڵ کەی، دین و ئیمانمان سەلامەت کەی، ژیانی دنیا و قیامەتمان پڕکەی لە خۆشی و خۆشبەختی، ڕزق و ڕۆزێکی فراوان و حەڵاڵمان بەسەرا بڕێژی. یا ڕەبی خوایە لە نەخۆشی و ناخۆشی بە دوورمان کەی، یا ئەرحەم الراحمین، یا ئەڵڵا، یا شافی هەر کەسیش نەخۆشە خوایە شیفای بەخێری بۆ بنێری. خوایە زۆر کەس داوای دوعای خێریان لە موسڵمانانی بەڕێزی ئەم مزگەوتە و مزگەوتەکان کردووە کە تووشی نەخۆشی کۆڕۆنا بوون و وەزعیان خراپە، یا ڕەبی خوایە شیفای بەخێریان بۆ بنێری، یا ڕەبی خوایە شیفا بۆ هەموو جۆرەکانی نەخۆشیەکان بنێری. خوایە ئەم ئافات و دەرد و نەخۆشیەمان لە ناودا بەریتە دەرەوە کۆتایی بۆ هەموو جیهان پێ بێ. یا ڕەبی خوای پەروەردگار لەم نەخۆشی کۆڕۆنای و هەموو نەخۆشیەکان خۆمان و خێزان و منداڵمان و خۆشەویستانمان پارێزی. یا ڕەبی خوای ئەهلی ئەم مزگەوتە لەبەر خاتری تۆ لەگەڵ هەموو مزگەوتەکان ماڵی تۆیان ئاوەدان کردەوە، هاتوونە جومعە و جەماعەت، یا ڕەبی خوای تۆش بیان پارێزی. خوایە هەموو لایەکمان بە حیفزی خۆت پارێزی. یا ڕەبی خوای دەرگای ڕەحمەتمان لێ بکەیتەوە، خوای لە هەموو تنگانەکان بێ بە هاوارمانەوە. خوایە هەر کەسێک لە پێناوی تۆدا دەژی و بەرەو ڕووی تۆ دێ، خوایە ڕێزداری دنیا و قیامەتی کەی. آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.